بڕیاری دەستگیرکردنی سۆران عومەر لەلایەن دادگای هەولێرەوە پێشەوەی کە ئەم بڕیارە بدرچێ بڕیاری وەرگرتنەوەی پارێزبەندی لەلایەن پەرلەمانەوە ئەویش بە موامەرەیەکی ژێربەژێری ڕێکەوتنی نێوان پارتی و ئەو گروپانەی کە هەر بۆ خۆی بە ناوی حیزب و لایەن و نوێنەری پێکاتەکانی ترەوە کە ئەو بڕیاریاندا ئەوە ناحەقیەکی گەورە بوو. ئەوە زوڵمێکی گەورە بوو نەک لە سۆران عومەر، زوڵمێکی گەورە بوو لە دەنگدەرانی سۆران عومەر، زوڵمێکی گەورە بوو لە دەنگی گەل. خەڵک دەنگی یاوە بەو پەرلەمانتارە کە داکۆچی لێ بکات لە کاتی ناخۆشی و لە کاتی نەهامەتیە داکۆچی لێ بکات و بە دەنگیەوە بێت. ئەوەی بینیمان لە کاک سۆران عومەر بەڕاستی من بۆ خۆم بینیم لە هەموو ڕەوشەکە لە ناو هەموو پرسەکانە گرنگی بە ناڕەزایەتی، گرنگی بە ئێش و ئازاری خەڵک دەدا. لەسەر ئەو ئەساسەش بوو کە پەرلەمان ئەو بڕیارەیدا دیارە ئەم پەرلەمانە پەرلەمانی گەل نییە، پەرلەمانی دەسەڵات و دەوڵەتانە، بە تایبەتی ئەوەی کە کاریگەری زۆر لەسەر ئەم پەرلەمانە هەیە دەوڵەتە داژیکەرەکانە، بە تایبەتی دەوڵەتی تورکیا. یعنی ئەم بڕیارەی کە ئێستا دەدرێت وەکو ئەو بڕیارەی دادگا و پەرلەمانی تورکیا وایە کە ئێستا من بۆ خۆم بینیم وا هەستمە کردەمە پەرلەمانی تورکیایە و دادگای تورکیایە کە ئەم بڕیارە دەدا لەسەر پەرلەمانتارێکی کورد کە بە دەنگی خەڵک هەڵبژێراوە و داکۆچی لە مافی ڕای خەڵک دەکات. ئێمە وەکو تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان کە هەمیشە لە بەرامبەر پرسە نیشتیمانیەکان، پرسە نەتەوەیەکان، پرسی گەل، پرسی یاسایی هەمیشە داکۆچیمان لەو پرسانە کردووە. لەم پرسەشە بە هەموو شێوەیەک ئەو بڕیارەی دادگای هەولێر کە لەسەر کاک سۆران عومەر دەریان کردووە بە هەموو شێوە شەرمەزارێکی و جێگەی قوڵ نییە لای ئێمە. ئەمە هەنگایەکە بۆ ئەوەی کە ئیتر ئەم بەناو پەرلەمانە بڕیار لەسەر ئەوەکانی کەژە، ئەوانەی کە دەنگی خەڵکن، دەنگی ناڕەزایین بەرامبەر سیاسەتە خراپەکانی حکوومەت و دەسەڵات. بۆیە ئێمە هەمیشە لە بەرامبەر ئەو پرسانە بێدەنگ نابین. هەڵوێستی خۆمان هەیە، هەڵوێستی ئێمەشەوەیە کە نابێ بڕیارێکی بەو ڕەنگە نەک تەنیا حیزب و لایەنەکان دەبێ ڕێکخراوە مەدەنیەکان خەڵک لەسەر ئەو هینە بەجواب بێن و ناڕزای خۆیان دەربڕن، پێویستە و قبوڵ نەکرێت. ئەوە هەنگایەکە بۆ ئەوەی کە ئیتر بەرە و نەهامەتی شکەمان بەرن. خۆی لە خۆیدا هەنگایەکە بۆ خراپکردنی ڕەوشی باشووری کوردستان، زەمینە خۆشکردنە بۆ ئەوەی کە ئیتر ئەو پەرلەمانتارانی کە سەر بە حیزبە دەسەڵاتدارەکان و ژێربەژێر ڕێکەوتنیان هەیە لەگەڵ دەوڵەتانە، هیچ پەرلەمانتارێ بەرامبەر هیچ دەستدرێژەیەک دەنگی لێوە نەیە و چی دەستدرێژەیەکیان کرد، چی زوڵمێکیان کرد لە گەلی کورد لەم پارچەی کوردستانە نابێ ئەوان دەنگکرد. یعنی ئەمە خۆی لە خۆیدا ڕەوشێکی زۆر زۆر مەترسیدارە، پێویستە هەموو خەڵک لەسەر ئەمە بەجواب بێت. ئەم وەک نونرێ پەیەدێ ئەم لەوێدا پر دixwazin partî û nakokî di dema niha de çê nebe. Yani nakokî di nav partiyê Kurda de, di nav hêzê Kurda de wê ne salhê millet re be û ne bi hêviya millet e. Millet dixwaze em yek berbin, yek cebhe bin. Biryarê wilo hêviya millet dişkîne. Parlamenterek bê girtin ya biryar pê bêstendin hepkî dengê millet zîf dike. Millet dibîne ev nûnerê wan nikare biaxive, nikare bi rasiya gel bêje. Wacibê gel jî heye em yani piştgiriya nûnerê xwe bike. Ji ber nûner dengê xwe daye millet jî dengê xwe daye nûner. Em bihêvîne ev biryar dîsa paş divegere demek êriş li ser başûr heye, êrişa dewleta Tirkiye û li her derê dixwaze pîlan û desthilatiya Kurda bişkîne, biçewîsîne, tengayê li ser çêke. Em jî bihêvîne geno biryarê wilo dernekevin dema niha de, dema ezma korona heye, ezma êrişa Tirka heye. Em naxwazin
yani dilê milletê xwe bişkînin û dilê dijminê xwe şa bikin. Divir de dilê dijmin şa dibe. Tekîd ev tiştê wilo yani heta heger li Tirkî ew eşkereyê parlamenterê HDP digire û nûnerê milletê ev ne gavek demokratî ye. Bi tekîd li vir jî ne gavek demokratî. Yani em dixwazin ber bi demokratiyê de. Yani başûr ji me re bibe mînak yani mînaka demokratiyê. Em di rojava de jî dişopînin yani em zanin pê yani çi gavê li vir pêşketî balî azadiyê balî demokratiyê de gavin bên avêtin em jî li şopa wan in em li dû wan in. Em dixwazin nûnerên gelê Kurd yani nakokiya ji hev re çê nekin hikûmeta me jî pir xurt be di hundirê xwe de xurt be ji bo karibe vê dema teng û asteng derbas ke em dibînin ev biryarek şaş e. Berleman dîsa biryarê wê hene gerekê li biryarê xwe xwedî derkeve. Yani her berlemanek li hundirê berleman hasaneta wî heye. Yani nabe bêgirtin û nabe bê dûrxistin ji bo rayekê ji bo yani peyamekê em veya nerast dibînin û em dibînin net xizmeta gelê me de ye û em yani hikûmeta başûr em hêvî dikin jê ge di ber çavê xwe derbas ki vê biryarê û parlamenter bera azad bin û parlamenter nûnerê gelê me ne nûnerê gelê xwe ne.